أفرمي دايك عائشة أفرمي إن الملائكة زور جار تو دچي أيلي برسياري إلا من دروز بي علي زور جار روين شتيك ماني لاي ساحرك همو دنيا سيرك نايدو زيتوا أچين لاي ما مستاي آيني أچين لاي هر كسي كساني چاك باش أچين لاي دو زيتوا بيغمري نازدار فرمي عليه الصلاة والسلام إن الملائكة تنزل في العنان واتا في السماء يعني في السحاب كاتي ملائكة كان دابزن وقتی خوی بۆ نمونە شتەکان دابەزێن بۆ ئاسمان مەلایکە لە عەرشی ڕەحمانەوە بۆ ئاسمانەکان ئەڵێ لەو بەینەدا چی ئاگایان لێ شەیتانەکان بە گوێ دەگرن لە مەلایکەکان ئەو شتانە گوێیان لێ ئەهێنن ئەو شتانە کە نووسراوە ئەیهێنن پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەیهێنن چی کە ئیبلیسن ئەیهێنن بۆ لای کاهینەکانیان بۆ لای ساحرەکانیان بەڵام یەک قسەیە یەک وشە ئەبیسن 99 بۆ زیادەکەن ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ چی 100 كذيبة على چی من عند أنفسهم صدروا خنفالي أم شيطانەکان جنۆکەکان دەهێنن بەلای ساحرەکان صدروا دوو لە ڕووجەنابتان خەنەپاڵی سێرەکەی لە کۆمەڵێ خەڵکە ئەچنە لای ساحرەکان یەکێ لەو سەتانە ڕاست دەرەچێ ئەمەیە موسڵمان عەزیزەکان یەکێ لەو سەتانە ڕاست دەرەچێ بەڵام زۆرینەی چییە؟ زۆرینەی درۆیە دوو لە ڕووجەنابتان زۆرینەی بۆ تیجارەتە بەڵام ئەگەر سەرێکش دەرچوو ڕاست تو مەڵێ بەخوا تەواوە و ئیمانی پێبێری ڕاستە و خۆ چونکە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ و هەروەها پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوان کاتێ شتێک دەڵێن کە دەرچووەکەوە بوو دیارە لە قەدەری خوا دەرچووەوە بێ نەک ئازایی ئەم بێ نەک ئازایی لە قەدەری خوا وایە ئەمەش کەوتێتی لەگەڵ قەدەری خوا ڕێکەوتووە نەک ئەوەی ئازایی بێ تۆ بەعجار خەوێکە تەفسیرەکەی ئەم خەوە سێرەکەی بە گوێرەی تەفسیرەکەی بەشەرەکە دەرەچێ خۆ ناوێ بڵێ ئەم بەشەرە علمی خەو هەموو یەزانێ نەخێر چەنەها تەفسیری خەوتر هەیە ئەم مرۆڤە نازانێ بەڵام لەیرەدا سێرەکەی ئەم خەوە ڕاست دەرەچێ بەڵام لە علمی خوایە کە ئەمە هەوا بووە و هەروا بووە بۆی ئەم پیاوە شوای وتووە قسەی خوا و قەدەری خوای جێبەجێ کردووە زانایان زۆر